سەرۆکی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ 4 ساڵی دیکە هەڵبژێردرا. گۆڕانکاری نێودەوڵەتی لە دوای هەڵبژاردننی سەرۆکی نوێی ئەمریکا و بارودۆخی سیاسی و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ جیهان جاری ڕوون نییە. قەزیەکانی شەرقی وسات ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵوێستی چییە؟ ئەم مامۆستایی زانکۆش ئەو دەخاتە ڕوو کورد دەبێت خۆی یەک ڕیز بێت. جۆ بایدن دەبێتە سەرۆکی گەورەترین وڵات لە جیهانە و وڵاتێکی زلهێز و خاوەن پێگەیەکی سیاسی و خاوەن پێگەیەکی ئابووری و سەربازی بەهێز لە جیهاندا. بێگومان کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی دەبێت لەسەر سیاسەتی خارجی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەتایبەتی بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا ناوگۆڕین یاخود کەسەکان کە دەگۆڕێن مانای ئەوە نییە سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتش بە یەکجاری دەگۆڕێ بیرمان نەچێتەوە سیاسەتێکی سابت یاخود مەبدەئێکی سابت هەیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکایە. سیاسەتی ئیدارەی ترامپ لەگەڵ سیاسەتی جۆن بایدن دووشتی تەواو لە یەک جیاوازن. ترامپ لە سەردەمی ئیدارەکەیە شپرزەیەکی پێوە دیار بوو هەر لە وازێنان لە کۆمەڵێ پەیماننامەی نێودەوڵەتی و تێکچوونی عیلاقاتی لەگەڵ کۆمەڵی وڵاتە فەرزکردنی سەفقەی بازرگانی بەسەر وڵاتانە تاوەکو بەکارهێنانی عیلاقاتی شخصی خۆی لەگەڵ سەرۆکی وڵاتانە و بەکارهێنانی ئەو سەلاحیەتە دستوریانی بە شێوەیەکی زیاد لە پێویست بۆ بەرژەوەندی شخصی خۆی بەیان بۆ ئەمریکا. ئەوەی کە مافمان پێشێر بکرێت یەکریزی وەکدەنگی نێو ماڵی کورد بە وتەی مامۆستایانی زانکۆ بۆ هەموو قۆناغ و سەردەمێک گرنگە بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە بەرژەوەندی گشتی زیاتر لە بەرچاو بگیرێت و بتوانرێت لەگەڵ تەواوی بارودۆخە دژوارەکاندا خۆمان بکونجێنین. لە ئیدارەی بایدنە لەوە ئەچێ بەدی نەکرێت لەبەرەوەی سیاسەتی دیموکراتەکان سیاسەتێکی تەقلیدیە گەڕانەوەی بۆ موئەسەسانەی کە لە دوای جەنگی جیهانی دووەمە دروست بوون و سیاسەتێکی هێمنانەی و ژیرانەیە تەعاملەکە بۆیە چاوەڕێ ئەکرێت لە منتقەکەیە گۆڕانکاری گەورە ڕوونەدا هێمنێک بەخۆیەوە ببینێ. وەکو کوردیش سێ شتێ ئێمە زۆر گرنگە کاری لەسەرکەین. یەکەم کارکردن وەکو تیمە، دووهەم لۆبیکردن، سێهەم سوودوەرگردن لەو هەڵانەی کە پێشووتر کردومانە. بێگومان پێویستی بە یەکڕیزی و یەکدەنگی نێوماڵی کورد هەیە و زوو بڕیاردان لەوەی کە جۆ بایدن دۆستمانە یاخود دۆستمان نییە زوو بڕیار نەدرێ پەلە نەکەین و چاوەڕێ ئەوە بکەین خۆی دەست بەکار بێ و ئەو کەسانی کە هەڵیان دەبژێرێ لە ئیدارە نوێەکەیدا دەست بەکار دەبن هەموو ئەمانە کاریگەریانە بێ لە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان کورد و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێمەی کوردیش لە مەرحەلەیە پێویستە چاوەڕوان بین و بزانین ئیداری نوێی ئەمریکا چی هەیە بۆ کورد چی هەیە بۆ قەزەی کوردی بۆ پاراستنی مافەکانی کورد لەسەر و ئەساسە تەعاموی لەگەڵا بکرێ. گۆڕانکاریەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوڕاست خێران و ناوچەکەش پێویستی بە ئارامی زیاتر هەیە و لەگەڵ هەر گۆڕانکاریکیشدا دەبێت بەرچاوڕوونی هەبێت بۆ شێوازی بڕیاردان لەسەر ئاستی کۆی پرۆسە سیاسەکانی ناوچەکە. بە تایبەت لەو نێوەندەشدا کورد پێویستی بە یەک هەڵوێستی هەیە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.